لە ڕکابەریەکانی گەڕی نوێمی خولیانە نایابەکانی کوردستان هەولێر و برایەتی لە ڕۆژی ڕوبڕبوونەوەیان لە کەش و هەوایەکی باراناوی بێگەیشتن. هەولێر لە میارێ بەهاتنی دوو یاریزان بۆ نێو پێکاتەکەی تیپەکەی عەبدوڵڵا مەحموود لە ڕووی ئاستەوە جیاوازتر یاریەکانی ڕابردوو دەبیندرا. هەر ئەمەش بە هۆیەوەی کە هەڕەشە گۆڵ تۆمارکردن لە دەستپێکی یاریەکە لە میوانەکەی بکات. هێرشە پێچەوانەکان و لێدانەکان لە دەرەوەی ناوچەی سزا گرنگترین هەوڵەکانی یانەی هەولێر بوو. برایەتیش ناوە وەڵامی هێرشەکانی هەولێری دەداوە، بەڵام گێمی یەکەم بێهەژانی تۆڕی گۆڵی هیچ لایەک کۆتایی پێهات. لە گێمی دووەم هەولێر جارێکی تر هەوڵەکانی بۆ هەژاندنی تۆڕی گۆڵی برایەتی دەست پێ کرد، بە تایبەتیش لە باڵەکان، بەڵام هیچ بەرهەمێکی نەبوو. ستون نەبا عەبدوڵڵا خەلیل بەسەر برایەتی دەکردە خاوەن گۆڵی یەکەم لە یاریەکە. دوای ئاڵوگۆڕکردنی چەند هێرشێکی تر لەلایەن یاریزانانی هەردوولا، بەڵام ئەنجامێکی سپی بێگۆڵ ناونیشانی یاریەکە بوو. یاریەکە و تاوم چێژە نەبوو، بڵێن یاریی پڕ لە خوتوڕە و یاریەکی زۆر بە تاوم چێژ بێ، بەس یاریزانەکانەوەی لەتوانیان بەڕای دەتوانم بڵێم یاریەکی زۆر خۆش بوو. ئەم وەکو دێڕبی شاری هەولێر دەماتوانی بڵێن یاریەکە زۆر خۆش و بەڵام بێگۆڵ بوو. دەماتوانی ئاستی زیاتر پێشکەش بکەین، بە تایبەت ئەو یاریە جیاواز دەرکەوتین لە یاریەکانی تر. دوو یاریزانی تازەمان لە بۆ هات بوو، تازار ئیفەریق خۆمان بوون، بەڵام یەکەم یاری و بەشدار بوون لەگەڵمان، توانیمە ئاستەی باش پێشکەشکەین، بەڵام گۆڵ تۆمارکردنمان نەبوو. هەولێر بە 9 خاڵ لە پلەی نوێمی ڕیزبەندی خولەکە دەبیندرێت، برایەتیش بە 7 خاڵ پلەی سێزدەمینی ڕیزبەندەکە. دەرباز ئەحمەد، کوردستان 24، هەولێر.